تا خۆی گەورە هێز لە جەستەمان بێڵێ بەردەوام بوو. بڕیارم یا کە سەردانی ئەو ماڵ و نەخۆشخانانە بکەم کە نەخۆشیان تایە و ناتوانن بێنە ناو بازاڕەوە سەریان چاو بکەن. منیش ئەم چالاکیەم ڕاگەیان کە بێ بەرامبەر بڕۆمە ئەم ماڵانەوە سەری و نەخۆشانە چاو بکەم کە توانایان نییە بێنە ناو بازاڕەوە. تواناکە زۆرجار لە ڕووی مادیەوە نییە، توانایان نییە کە نەخۆشەکە بگوێزنەوە چونکە هەنێ نەخۆشێ حاڵەتێکی نەخوازراوی هەیە، توانایان نییە لە ماڵا بێنە دەرەوە. بۆیە وا باشترە لە ماڵا سەری بۆ چاکرێتە. منیش ئەم بڕیارم بە باشزانی بیەم کە وەکو گەنجێکی شارەکە هەڵسم بەم چالاکیە لە ماڵا سەریان بۆ چاکەم و بێ بەرامبەریش بێت. دەستەکان خۆش بێ. پێم وابێ پێشتریش لەم جۆرەی شانت کردو چکە ئێستا سەری ئەو نەخۆشی کە چاکی کرد ئەتناسیوە ئەویش توی ئەناسی و پێم وابێ پێشتریش سەرە بۆ چاک کردو، پێشتریش لەم جۆرە چالاکیانەوە ئەنجام داوە نیە؟ بەڵێ سواز بۆ خۆی گەورە هەرچی کاری چاکە بێ وڵمانیاوە بیکەین لەم شارەیە. سەرەتا من لە ناو قوتابخانەکان دەستم پێ کرد، سەردانی هەموو ئەو قوتابخانانەمە کرد کە قوتابی تایە مەسەلەن باری دالایی لاواز بێ یا خوش شتێک لە ناو قوتابخانەکانە سەری قوتابیەکانمان بێ بەرامبەر چاک کردووە. هەموو سێشەمێ ئەم پرۆژەیەمان هەبووە. بۆ خۆت دوکانە هەیە یا خۆت شاگردی لە شوێنە یان بە شەریکی دوکانتان هەیە؟ سپاس بۆخوا لای هاوڕێیەکم کورسیەکەم بەکرێ گرتووە لەوێ ئیشەکەم لە ناو بازاڕم. تاکەی بەردەوامە بی لە میشە؟ هەتا خۆی گەورە هێز لە جەستەمان بێڵێ بەردەوام بوو.